ئەو کەسەی خواوەرد ئەو کەسەی خواوەردی و لە بنسیە بەرکەوتن شەو لە بواکەی پێ لە ماڵێ دەرکەوت بۆ لە بێت و بکات مەیخانە تەنگە شوێنی دیکە زۆرە بۆ کاڵتە و چەپەنگ ئەو کوڕەی ڕاوینەنێنێ لێرە و لەوێیە ئەو کەسەی ماوەچی چاوانی دەستکەوێ ئەو کوڕەی ئێستاوە لە ژوانێ سەیرە زوار سەیرە کاڵ و دەیمەیە ئەو کوڕەی دوێ داوەتێ دەستی دەنێ بێتە ئێرە چۆنە هەی پێی ناکەنێ ئەو کوڕەی کیژێکێ بەرەو ڕووی پێکەنێ ئەو کەسەی ئەرس و کامێشی بەنێ ئەو کەسەی تفلی دڵی بۆ ژیر ببێ ئەو کەسەی دەستی لە مەمکە ئەرە گیان ئەو کەسەی پەنجواڵە بکێت ئەو کەسەی دەستی بکاتە دەستی یار کەژاڵێ هەی کەژاڵێ لەو خاڵێوانێ دێ جێگای هەودێ پێنازانمێ کەژاڵێ هەی قەزادێ لە خاڵێوانێ دێ جێگای هەی شەودێ پێنازانمێ جێگای هەی شەودێ پێنازانمێ جێگای هەی شەودێ پێنازانمێ شوقاري نادي زورم بريكري شوقاري نادي درمان ابو من ارقي قونادي درمان ابو من ارقي قونادي هاي كجال هاي قصدي لخالي واندي جيقاي هاي شودي بينا زانمي كجال هاي قصدي لخالي واندي جيقاي هاي شودي بينا زانمي جيقاي هاي شودي بينا زانمي جيقاي هاي شودي بينا زانمي
بوتكاواني دواب راي راشد بوتكاواني هاي كجال هاي قزري لخاوي وانري جيقاي هاي شودي بينا زانمي كجال هاي قزري لخاوي وانري جيقاي هاي شودي بينا زانمي جيقاي هاي شودي بينا زانمي جيقاي هاي شودي بينا